دادگایکردنەکەی تۆ لە سەرتاوە هەم لە نەرویج هەم لە دەرەوەی نەرویج چەندین تۆمەت هەیە کە بۆ نمونە لە ئوردون بە غیابی بە 15 ساڵ حکم دراوی باس لەوەکەن لە ئیتالیا بە هەمان شێوە هەندێک تۆمەت هەیە بنەمای ئەو تۆمەتانە چین؟ نا لە ئیتالیا هیچم لەسەر نییە بەڵام لە ئوردون 15 ساڵ سجن و 3000 دلار غەرامە 3000 دیناری ئوردونی نەک دلار لەبەرەوەی چوون بۆ ئوردون هیرۆینم فرۆشت. چی بۆ ئوردون هۆرێنم فرۆشت؟ من هەر هیرۆنم هەر نەدیوە ئوردونیشم هەر نەدیوە. دوایەمە محامەکان لە هۆڵەندا پرسیان باش ئەم کابرای چۆن هاتووە بۆ ئوردون؟ بە تەیارە بە سەیارە بە پاپۆر لە ئیسرائیلەوە هاتوویان لە عێراقەوە لە سووریاوە هاتوویان لە لوبنانەوە چۆن گەیشتۆتە ئێوێ؟ هیچ جوابێک نییە لەسەری. ئەو تۆمەتانە چەندیان ڕاستن و هیچ تۆمەتێکلان هیچ نین ئەسڵەن لیستی تیرۆرەکە لە دژی نەرویج بوو زیاتر لە من لە 15/6/2004 سڵتاتی قەزایی نەرویجی ئاعلى سڵتەی قەزایی کە بڕیاری دا مەلاکرەکار علاقەی بە تیرۆرەوە نیە و بەری ئەلەی ڕۆژی دووەم ئەمریکا لە حەقدی خۆیان بەرامبەر بە نەرویجش چونکە ئەو کاتە نەرویج تەسلیم منی بڕیاری نەدا تەسلیم بکا بە شوێنێکی تر ئیتر ئەو کاتە ناوی منێ خستە لیستی تیرۆر. تۆ بەشدار بووی لە هیچ شتێک لە هیچ شتێک لەو تۆمەتانەیە کە نا لە هیچ شتێکە هەر ئێستا بە خۆیان بڵێن و بڵێن باشە بە سەبەبی چی چۆتە لیستی تیرۆرە و ئەمریکایە ئیتر کەس لێ پرسێ